أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم ربنا انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. دوێنێ برا بەڕێزەکانم لە بدايەتی افتتاحی دەورەکەمان باسی شوبهاتی ملحدینمان کرد. باسمان کرد کە شوبهە بریتیە لە چی و چۆن وەڵامی ملحد بدرێتەوە، بەڵام وەکو پێویست باسی ئیلحادمان نەکرد چونکە کاتەکەی تەواو بوو. ئەمڕۆ پشتیوانی خۆی پەروەردگار زیاتر درێژە بم باسە دەدەین ئینشاءالله بزانین ئیلحاد چییە و هۆکاری پەیدابوون و بڵاوبوونەوەی چییە و ئاثار و شوێنەوارە خراپەکانی لەسەر تاک و کۆمەڵگا چییە و هەروەها چۆن خۆمان بپارێزین و دەوروبەرمان بپارێزین لەو نەخۆشیە و چۆن وەڵامیان بدەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار. ئیلحاد برا بەڕێزەکانم بە مانای ئەوە دێکە ئینسان ئینکاری لە دین بکا بەگشتی و ئینکاری لە خاوەنی دینیش بکا کە خوای پەروەردگارە، واتە ئینکاری لە وجودی خوا دەکا ئەسڵەن. لە کاتێکدا ئەفی اللهی شەک فاطر السەماوات والأرض، ئایا لە بوونی خوادا و لە وەحدانیەتی خوادا جل جلاله شەک و گومان هەیە؟ بێگومان نییە، بەڵام کەسانێکی دۆڕا و فاشل لە ژیانیاندا دەیانەوێت بۆ ئەوەی کە ڕێگای خراپە بۆ خۆیان خۆشکەن و ڕێگای بەرەڵایی و زوڵم و ستەم بۆ خۆیان خۆشکەن، ئەوە دەڵێن باشترین ڕێگا ئەوەیە کە ئەو مەزهەبە بڵاوکەینەوە لە ناو خەڵکدا کە هەر خوا نییە کاک. وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا. بۆچی ئینکاریان دەکرد؟ ئینکاری لەو هەموو ئاەت و بەڕاهین و دەلیل و بەڵگانە لە کاتیشدا کە لە ناخی خۆیاندا یەقینی تەواویان بەوە هەیە کە خوای پەروەردگار وجودی هەیە و خوای پەروەردگار خالقی ئەرز و ئاسمانە و ظلمن وەکو زوڵمێک و بۆی بتوانن زوڵمیش بکەن لئەجلی الظلم. زۆر جار ئینسان حەزی لە زوڵمە، حەزی لە زینایە، حەزی لە حەرام خواردنە کە بیر دەکاتەوە شتێک هەیە پێی دەوترێ حەڵاڵ و حەرام، دروست و نادروست و ثەواب و عیقاب، ئەمە سزای لەسەرە قورسە. بەڵام بە یەک جار کە ئەو بەربەست و ڕێگرە نەهێڵێت، خوای چی پاداشت و سزای چی قیامەتی چی ئەو شتانە هیچی نییە کە ئەوەی کرد. ئەوە چی ڕێگا لە بەردەم خۆی دەکاتەوە و دەوێت خەڵکیش بەوە قەناعەت پێ بکات دیسان بێنە سەر ڕێچکەکەی ئەو کە قیامەت نییە، خوا نییە، دین نییە، محاسەبە و لێپرسینەوە نییە. بۆی خەڵک بەرەڵا بێ بە کەیفی خۆی، خەڵکی بە کەیفی خۆی بەرەڵا بێت، چۆنی پێچاکە و چۆنی پێ باشە ئاوا بکات. بۆی براکانم ئیلحاد يعني إنكار وجود الله والقول بأن هذا الكون وجد صدفة وبلا خالق. ئەم کەونە هەر بەڕێ کەوت بە سوودفە هاتۆتە وجود، هاتۆتە بوون و هیچ خالقێکی نییە، هیچ یەکێک نییە خەڵقی کردبێ و دروستی کردبێ و هەر بووە. کەون هەر بووە، لای ئەوان هەر بووە. بۆ چونکە دەڵێ تۆ چێ دروست کردی؟ باوکو دایکم. باوکو دایکت باوکو دایکی، باوکو دایکی ئەو باوکو دایکی. بەو شێوازە دەیانێ بەو شێوازە خەڵک خەڵەتێنن.
و هەرچی گۆڕانکاریی لە کەوندا دەبێت خۆر بەیانیان لە خۆر هەڵاتەوە هەڵدەستێت لە خۆر ئاواوە ئاوا دەبێت سوڕانەوەی مانگ خۆر ئەو هەموو گۆڕانکاریە کە هەیە بەهار دێ زستان دێ پاییز دێت باران دەبارێ ڕۆکشین دەبێت گەشە دەکا و گەورە دەبێ میوە دەگرێ و بەرهەم دەگرێ ئەوە هەمووی هەر شتێکی طەبیعی یعنی هەر کەون خۆی وا دەکات و نەبێ یەکێک هەبێ و خالقێک هەبێ کە ئەو شتە بکات ئەمە عەقیدەیانە براکەم و سينتهي الكون كما بدأ ولا توجد حياة بعد الموت يعني تو چۆن نەبوویت ڕۆژێکە بووە نەبوویت ڕۆژێکی دێ دەمریت و کۆتاییت پێدێت و تەواو ئەمما بڵین زیندوو بوونەوە هەیە شتی وانە ئەو بریتێ لە ئیلحاد و فکرەی ئیلحادی براکانم طبعا ئەوە لە وڵاتە کافرەکان سەری هەڵدا کە دەڵێن وڵاتی کافر یعنی وڵاتی جوولەکە و گاور لەوان سەری هەڵداوە کە دینێکی محەڕەفی گۆڕاوی پڕ لە تەناقوضات تەناقوض چییە کاکە؟ کێ پێم دەڵێ؟ هەبرام اختلاف جیاوازیە دش بە یەک شتی دش بە یەک یعنی دینێک کە شتی دش بە یەکی تیادا بوو یعنی دینێک کە دەقەکانی و یاسا و ڕێسا و بەڵگەکانی یەکتریان بە درۆ خستەوە و یەکتریان هەڵوەشاندەوە خەڵک سیقەی پێ نامێنێ و کەشتی مەهزەلە و گاڵتەجاڕی تێدا بوو کە پێچەوانەی عەقڵی سەلیم بوو و پێچەوانەی فطرەتی پاک بوو و پێچەوانەی تەهارەت و نەقاوەت و ڕەوشت و ئەخلاق بوو و پێچەوانەی عەدالەت و دادپەروەری بوو ئەوە خەڵک سیقەی پێ نامێنێ خەڵک باوەڕی پێ ناکات لە لای هەندێک لەو جوولەکە و گاور ئافرەت وەکو مرۆڤێک سەیر ناکرێت و هەروەها چینایەتی و تەبەقایەتی تۆ هەرچی تاوان و زوڵم دەیکەی لای گاورەکان لە دینی نەسڕانیەتدا بیکە چونکە عیسا بووە بە قوربانی هەموو تاوانبارێک فیدا الصەلب والفیدا عیسا خۆی کردە قوربانی هەموو تاوانبارێک تەوا بەهۆی ئەوە گوناهەکەی سڕاوەتەوە و هەروەها چ تاوانێک دەکەی ڕۆژانی یەکشەممە بڕۆ بۆ کەنیسە پارەیەک بدە قەشەکان لێت خۆش دەبن کاوان لێت خۆش بوون یعنی خوا لێت خۆش بووە بە هەر حاڵ براکانم یعنی زوڵم و ناعەدالەتی و جەهالەتی و نەفامێتی ئەو دوو دینە گۆڕاوە دەستکاری کراوە وای کرد کە خەڵکانێک بیانەوێ خۆیانی لێ ڕزگار کەن نەجاتیان بێلەی بۆیە هاتنە سەرەوەی تەماشا دەکەن جوولەکە لە نەسڕانیت خراپترە نەسڕانی لە یەهودیەت خراپترە وتیان دین هەر هیچ نییە دینمان هەر ناوێ کەواتە خوا هەر نییە و قورئان نییە و کتاب نییە و پێغەمبەر نییە و ئەو شتانە هیچی ڕاست نییە دەستیان کرد بەم جۆرە چی بەم جۆرە بڵاوکردنەوەی ئەم جۆرە مەزهەبە لە ناو خەڵکدا با بزانین ئەو هۆکارانەی کە بوونە هۆی ئەوەی کە ئیلحاد بڵاو بێتەوە لە ناو وڵاتی موسڵماناندا چی بوو یەکەمیان براکانم يعني أسباب دخول ظاهرة الإلحاد في البلدان الإسلامية أسباب دخول ظاهرة الإلحاد إلى كثير من البلاد الإسلامية بوشي أو فكري هاتنا ومسلمانان وتمان لنا وجولك وقاوردا لرد فعل الدين محرف كيان إلحاد بيدابو يعني بون من لنا ونصرانية دا والله عيسى كري خواه وعيسى إله عيسى خواه اي خلقك توزي عقلها ببيل دكاتوا اي چون دبي مروفك لدايق ببي خواه بيت چون شتيوا دبيت وهروها چون دبي خواه بيتو لمعتقدي خوشيان دا لخاج درا كجرا اي دبي خواه بكجرا ايگر اوان دلن سي خواه اكواتا كجنسي خواه كماهيتي خواه خودي خواه كجرا جاهرية چيان بلا اوان سيانا
ئێکەواتە دەبێت خوایەکانی تریش بکوژێن و خەڵک دەسەڵاتی ئەوانیشی هەبێیاننا جا خوایەک ئەوەندە بێ دەسەڵات بێ بکوژێ کابرا دەڵێن بۆ باوەڕم بەخوا بێ هەر خوا نییە تەواو نامەوێت ئەو خوایم نەویست خوایەک بتوان بیگرن و لە سێدارەی دەن و لە خاچی بدەن و بیبەستنەوە ئەوە کەی خوایە بۆیە وتمان ئیلحاد دروست بوو کە دروست بوو چۆن هاتە ناو وڵاتانی موسڵمانان سەبەبەکە ئەوەیە کە کۆمەڵێک لە موسڵمانانی ئێمە پشتیان لە دینەکەی خۆیان هەڵگرت ئەمە سەبەبی یەکەم إعراض كثير من المسلمين عن دينهم ونسيانهم حظا مما ذكروا به کۆمەڵێک لە مسلمانان زۆرێک لە مسلمانان مع الأسف هیچ ئاگایان لە دینەکەی خۆیان نییە هیچ سەبارەت کەلامەکەی خوا نازانن سەبارەت قورئان نازانن کەسێکیش بێ ئاگا بێ لە دینە حەقەکەی خۆی دەتوانرێ بە ئاسان بخەڵەتێنرێیان نا دەتوانرێ بخەڵەتێنرێ کەواتە هۆکاری یەکەم ئەوەیە کە زۆرێک لە مسلمانان بێ ئاگان لە دینی حەقیقی خۆیان کە ئیسلامە و جەهلیان نییە و نەفامن و پشتیشیان کردووە لە ذکر و شکری خوا و عیبادەتی خوا هۆکاری دووەم کاتێک کە جیهانی ئیسلامی بەگشتی کەوتە ژێر هێرشی داگیرکاری ئیستیعماری ئەو وڵاتە کافرانە لەگەڵ خۆیان ئەو نەخۆشییان هێنایە ناو وڵاتی مسلمانان ساڵانێک هەبوو بەریتانیا و فەڕەنسا و ئەو وڵاتانە هاتن چیان کرد وڵاتی مسلمانانیان داگیر کرد بە قووەی عەسکەری لەگەڵ خۆشیان هاتن چیان هێنا ئەو فکرە بۆ گەنەی ئیلحادیان بڵاو کردەوە و هەروەها هۆکارێکی تر براکانم بریتیە لە ئەو هەموو قەنەواتی فەضائی و ئینتەرنێتەی کە هەیە کە تیایدا ژەهری خۆیان دەڕێژن و تیایدا ئیلحادی تیادا بڵاو دەکرێتەوە لە زۆرێکیدا هۆکاریی تری بڵاوبوونەوەی ئیلحاد الأنانية ياخذ بيش أوا بريتيب ولا انتشار الجهل بس مانكر وإرسال كثير من أبناء المسلمين إلى الدول الأوروبية لطلب العلوم المختلفة أو أنا كذا شن بو أوروبا بحساب بو هاي أنا بو علم جدد شد بو خويندن دشت بلام لولاوا كاريجري كسانك كاريجري فكری ئیلحاد لەسەریان دەبێ و کە دەگەڕێنەوە وڵاتی مسلمانان بەو نەخۆشیەوە دەگەڕێنەوە پەنا بەخوای پەروەردگار هۆکارێکی تر تقصير علماء المسلمين في جانب الدعوة إلى الله وخاصة في جانب ترسيخ العقيدة الإسلامية كم ترخمي زانایان لە تەوعیە و ئامۆژگاریکردنی مسلمانان زانایانی مسلمان کەم تەرخەمیان هەبووە مع الأسف تایبەتی لەو سەردەمەی ئێمەدا لە فێرکردنی عەقیدەی بیر و باوەڕی ڕاستی مسلمان لەوەدا کەم تەرخەمیان هەبووە سوپاس بۆ خوای گەورە ساڵانێکە داعوای ئیسلامی لە چالاکیدایە لە گورج و گۆڵیدایە لە بڵاوبوونەوەدایە بەڵام پێشتر براکانم تەماشا دەکەین فکری مارکسیەت و لینینیەت و کە دەڵێ لا ئیلاهە وەلحەیات و مادە خوا نییە ژیانیش بەس مادەیە هیچی تر نییە شتێک نییە لە پشت مادەوە هەبێت کە پێی بیوترێ خوا نییە لا ئیلاهە فکری مارکسیەت لە حوجرەی مزگەوتەکان بڵاو بووبەوە لە حوجرەی مزگەوتەکان لە ناو فەقێکان لە ناو مەلاکان فکری مارکسیەت بڵاو بووە هەیە تا ئێستاش مارکسیە و لەقەبی مەلایەتی هەر پێوە ماوە لە حوجرە گەورە بووە فکریشی مارکسی یعنی چی چونکە لە حوجرەدا چی نەدەخوێنرا عەقیدەی ئیسلامی نەدەخوێنرا قورئان و سنەت نەدەخوێنرا نەحو دەخوێنرا سەرف دەخوێنرا منطق دەخوێنرا بەلاغە بە هەرسێ عیلمەکەیەوە دەخوێنرا و فقه دەخوێنرا و مەواریث دەخوێنرا ئەو جۆرە شتانە براکەم ئەم عیلمانە کە زۆربەی علومی ئالەیە بەزەوە دەخوێنرا ئەمما فەقەیەک لە مزگەوت تەفسیری قورئان بخوێنێت و قورئان لەبەرکات و لێی شارەزا بێ نەبوو إلا من رحم الله کەم نەبێت
فقيك لخزمت بخاري ومسلم دا صحيح بخاري ومسلم دا به حديثي بيغمبر عليه الصلاة والسلام نبوة إلا كم نبي يا بزانا عقيدة إسلامي شيء نازانه والله هيا إجازي ورقرتوا تا استاج معناي لا إله إلا الله براستي نازانه لا إله إلا الله يعني هیچ پەرستراوێک نییە بە حەق شایستەی پەرستن بێت جگە لە ئەڵڵا کەواتە بەس دەبێ ئەڵڵا بپەرستی مامۆستایە دەچێت تەواف بە دەوری قەبرێکدا دەکات مامۆستایە و هانا بۆ مردوویەک دەبات گەنجێکی یعنی طالب علم کە تازە دەستی کردبوو بە فێربوونی علم و خوێندنی حوجرە باوکی مەلا بوو وتی مامۆستا ڕۆژێکیان بەرمیلێک نەوت کەوتبوو لەگەڵ باوکم هەڵمان دەگرتەوە تێر قەدەری خوا هیچمان هەستمان پێ نەکرد کە ئینسان شتێک هەڵدەگرێ قورس بێ هانا دەبا بۆ خوا تێمنوتم یا ئەڵڵا ویشتی یا غەوسی بەغدا هاوار وتیتم بابە تو مامۆستای ئاینی چۆن دەبێ هاوارکەی غەوسی بەغدا غەوس نییە جارێ غەوس بەس خوا غەوسە غەوس یعنی ئەوەی بە فریای ئینسان دێ ئەو شێخ عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ پیاوێکی چاک بۆ وەفاتی کردووە ساڵانێک کە سەدان ساڵە ئێستا تۆ بۆ هاوار دەکەی لێرە لە کوردستانەوە هاوار دەکەی مردوویە کە سەدان ساڵە مردووە تی ڕۆڵەتە کافر بووی تی باو بۆ من کافر بووم من دەڵێم بڵێ یا ئەڵڵا ئەو خوای کە دروستی کردووی نامرێت وتوکل على الحي الذي لا يموت ئینسان پشت بەستێ بەو زیندوەی کە نامرێت کە ئەڵڵایە ئێستا تۆ پشتت بە مرۆڤێکی مردوو بەستووە کاممان کافر دەبین بەوە وتی وەڵا لێم تووڕە بوو دەستی کرد بە جنێودان تۆ مرتەد بووی تو هەڵگەڕاویتەوە و خەریکە سەرت لێ بشێ بۆ مامۆستا تا ئێستا تێ نەگەیشتووە کە تەوحید چییە ئێکە ئەوانەی بە حساب دەمڕاست و پێشەوای موسڵمانانن خۆیان فێری عەقیدە نەبوو بن ئیلا کەمێک نەبێ ئەی خەڵک چۆن فێر بێت و چۆن خۆی بپارێزێ لە لاشاوی ئیلحاد و ئەو جۆرە ئەفکارە خراپانە کەواتە کەم تەرخەمی مسلمانان و زانایانی مسلمان لە تەوعیە و ئامۆژگاریکردنەوە و وریاکردنەوەی مسلمانان لەو جۆرە فکرە دەخیلانە ئەوە هۆکارێکی تر بووە و مەشغوڵی زۆربەی مسلمانانیش بە مەلەذات الدنيا اهتمام كثير من المسلمين بملذات الدنيا والركون إلى الراحة زۆرێک لە مسلمانان ئەسڵان گوێی لێ نییە تۆ بۆی باز دەکەی فراکەم پێویستە وریابین ئاگادار بین کۆمەڵێک فکر و مەزهەب و ڕێچکە و بیر و بۆچوونی خراپ بڵاو بۆتەوە پێویستە ئینسان وریابێ بزانێت چییە مناڵەکان بپارێزی کورە با بە واز بێنە دینارە پەیداکەم بەلای منەوە گرنگترە باس چیەکەی تو کێشە نییە بەلای خەڵک خوا بپەرستە یا جەرجێ بپەرستی هیچ کێشە نییە یا هەر بڵێ خوا نییە بۆ چونکە تعیسە عەبد الدینار و تعیسە عەبد الدرهم کەسانێک عەبدی دینار و درهەمن بەس لای ئەوان چی گرنگە پارە گرنگە ئیدی هیچ گرنگ نییە خەڵک مرتەد بێ لە دین هەڵگەڕێتەوە هیچ کێشەی نییە با بزانین براکانم یعنی ئەو زیانانەی کە ئەو شوێنەوارە خراپانەی کە دەست دەکەوێت بەهۆی بڵاوبوونەوەی ئیلحاد چییە الآثار المترتبة على انتشار الإلحاد كخلق برو إلحاد بروا برهمي إلحاد چیە بزانین ئایا بەرهەمی ئیلحاد پێشکەوتنە بەرهەمی ئیلحاد داهێنانە یا بەرهەمی ئیلحاد زۆر تاڵە کە باسی دەکەین یەکەمیان براکانم انتشار القلق النفسي والحرمان من طمأنينة القلب وسكون النفس انتشار القلق النفسي ئەوانەی کە دەبن بە مولحد دائما لە کێشەی دەرونیدان دەرونیان نامرتاحە زۆر لە قەلەقدان زۆر بێتاقەتن ئەگەر جارجارێک بەهۆی سەرخۆشبوون و عەرەق خواردنەوە ئیسراحەتێک بە خۆی بدات کە کاتیە یا بەهۆی کۆمەڵی کێشە و مەشاکلی ژیانەوە
ئەو کێشە دەرونیەی لەبیر بەرێتەوە، بەڵام کاتێک کە تەنها دەبێتەوە و دێتەوە بواری طەبیعی خۆی، نەخۆشی نەفسی و کێشەی دەرونی و قەلەق و نامڕتاحەتی دەیکوژێت، کوشتویەتی. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئیلحادەوە. بۆ؟ چونکە لە ژیانێکدا دەژی نازانی بۆچی دەژیت. کۆمەڵی پرسیار هەیە وەڵامی پێ نییە. ئینسانیش کە لە ژیانتدا گرێچوێرکە هەبوو، یعنی گرەیەک هەبوو کە نەتوانی بیکەیتەوە لە ژیانتدا، سەبارەت بە خۆت، سەبارەت بە ژیان، نامڕتاح دەبی. باشە من چۆن هاتمەم دنیاوە؟ باشە چێ منی هێنا؟ باشە بۆچی هاتوومە دنیا؟ یعنی کە مردم تەواو کۆتایی پێ هات. لەوەی نەخۆشکەوم، لەوەی نەخۆشکەوم بمرم، یعنی کە مردم تەواو، لەوەیە بکوژرێم، لەوەیە تووشی حادسەی سەیارە بم، هەر نەبێت تەمەنم وردە وردە پیر دەبم و کۆتاییم پێدێ، یعنی دوای ئەوە تەواو خۆشیەکانی دنیا لە دەستم بچێ. یعنی کە بیر دەکاتەوە نهایەتی ئەم دنیاە چییە؟ یعنی تووشی کێشەیەکی دەرونی زۆر سەخت و قورس دەبێت، مرتاح نابێ. بەڵام بە پێچاونەوە ئینسانی مسلمان چۆنە؟ ئەلا بذکر الله تطمئن القلوب. مسلمان بەهۆی باوەڕبوونی بەخوا و یادی خوا و دڵی ئارامە. مسلمان دەزانێت لەکوێوە هاتووە، بۆ چێ دروستی کردووە و بۆ چیش دروستی کردووە و بۆ کوێش دەڕوات و نهایەتی دنیاش چییە؟ نهایەتی ژیان دەزانێت چی؟ دڵت خۆشە دەزانیت کە تۆ مادام مسلمانیت و پابەندی دینی خوایت، ژیان بەوە کۆتایی نایە بمریت. نا، وەکە مردوویەکت لێ مرد قڕ بە سەرسەری خۆت ناکەیت، ناچی تۆش خۆت بکوژی لە داخە فڵانە کەس مرد تەواو کۆتایی هات لە دەستم چوو. نا، زانی ژیانێکە ئینشاءڵڵا لەودی و خۆشتر لەو ژیانی ئێستا. زیندوو دەبیتەوە، بە کەسان و خۆشەویستانی خۆت شاد دەبیتەوە ئینشاءڵڵا کە مسلمانی. بۆیە دەزانی ئینتیقالێکە، گواست مەرحەلەیەکە لێرە دەرچووی دەچیتە مەرحەلەیشتر ئینشاءڵڵا. یەقینت هەیە، مسلمان یەقینی هەیە. بۆ دەزانێت لێپرسینەوە هەیە، پاداشت و سزا هەیە، سوڵم ناکات، چاکە دەکات لەگەڵ خەڵک، دڵی خۆشە، مرتاحە. فلنحيينه حياة طيبة. خواهي قولة ديجين جيانك خوش، ضلي مرتاح. أما ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. أوانيك بشتيان لأخوة ولدينك يكردو جيانك تنقو تال ناخوش قلقي نفسي أو برهمي أو برهمي الحاد. فناب أخوي قولة. وهروها لا زياني تري الحاد بريتيا لتي حب الجريمة. ئەوانەی کە ملحیدن حەزیان لە تاوان و زوڵم مستەمە، وەوەش پێویستی بە دەلیل ناکە براکانم. واقعی ژیان لە غەرب کە تەماشایکەی و کە سەیری سەرژمێریەکان بکەیت، دزی چەند زۆرە، اختیطافکردن و فڕاندن چەند زۆرە، پیاوکوشتن چەند زۆرە، یعنی کە تەماشای ژیانیان دەکەی لە دۆزەخدایە. ئەوە ژوە نەبێ ئێمە بۆتانیان بۆ بکەین، خۆیان لە پەڕەی فەرمی خۆیان و لە دام و دەستگاکانی خۆیان، لە مەواقع ماڵپەڕەکانی خۆیان، ئەمریکا، ئەوروپا بەگشتی، رووسیا، کە بڵاو دەکرێتەوە چەندێک، ینی ڕۆژانە چەند دزی دەکرێت، ڕۆژانە چەند کەس دەکوژێ، ڕۆژانە چەند ئافرەت اغتیصاب دەکرێت، ڕۆژانە چەند کەس خۆی ئینتیحار دەکات. یعنی ئەمە هەمووی بەرهەمی چییە؟ بەرهەمی ئیلحادە. ینی کەسێکە بیخوێنێتەوە سەری دەسوڕمێ سوبحان الله لە چ ژیانێکدا نەوانە، بە زەبری هێز و قووەت و کامێرە و ئەو جۆرە شتانە یەڵڵا ئەو ژیانە بەڕێ دەکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بێت و مقارنە بینی بۆ نمونە شاری سلێمانی و یا شاری هەولێر و دهۆک و وڵاتێکی وەکو شاری تری وەکو نیویۆرک و نازانم ئەو وڵاتانەی شارانەی تری ئەمریکا بکەیت، ئێمە لە ئەماندا دەژین، ئیسراحەتین. کەم وا هەیە ببیستین دزی، ڕێگری، پیاوکوژی، خوێن ڕێژی کەمە، ناڵین نییە بەس کەمە. ئەوەش کە لێرەدا هەیە تەماشا دەکەین ئەو کەسانن کە لە خوا دوورن، ئەو زوڵم مستەمە دەکەن. تەنها ئینسانی مسلمان نایکات دوورە لەوە.
شوێنەوارێکی تری خراپی الحاد الأنانية والفردية فلا رحمة ولا شفقة. يعني شتێک لە ناوێندا بڵاوە کە ئەنانیەتە، يعني هەر ئەنا خۆم، يعني ئینسان بەس حساب بۆ خۆی دەکات لە ناو ملحیدەکان. ڕەحمەت و شەفەقەت نییە تۆ بەزەید بێ چیشتردا بێتەوە چاکە لەگەڵی چیشتردا بکەی، شتیوانیە بۆچی بیکە؟ تۆ کە چاکە دەکەی چاوەڕێی پاداشتی لە خوا، بەڵام ئەو چاوەڕێی پاداشتێک نییە لە خوا، باوەڕی بەخوا نییە. بۆیە هەر حساب بۆ خۆی دەکا ئەو کەس. هەر کۆمەلگایەکیش کە ئەنانیەت و خۆپەرستی تێدا بڵاو بۆوە، کۆمەلگایەکی خەتەر و ترسناک دەردەچێ. بۆ خاتری خۆم هەموو خەڵک با بخنچێ، بۆ خاتری خۆم هەموو خەڵک با لە ناوچێ، بەس من نەجاتم بێ، بەس من هەبم. بۆیە تۆ ئامادەی پارەی خەڵک بخۆی، ئامادەی زۆڵم لە خەڵک کەیت، ئامادەی هەموو شتێکەکەی کە هەر حسابت بۆ خۆت کرد. ئەوەش چ کاتێک وا دەبێت کە ئینسان باوەڕی بەخوا نەبێت. الرغبة في الانتحار، ئەمە شوێنەواری ترە. چوارەم الرغبة في الانتحار تخلصا من الحياة، يعني حەز لەوە دەکەن کە خۆیان بکوژن بۆی لەو ژیانی ناخۆشی دنیای ڕزگاریان بێت. زۆری چەند جا عەجیبیش ئەوەیە ئەوانەی کە خۆیان انتحار دەکەن و نەبێ فەقیر بن لەبەر فەقیری بیکەن. کەسانێک خۆیان انتحار دەکەن کە پزیشکی دەرونین، طبیبی نەفسانین، بە حیساب بۆتە پرۆفیسۆر لەوەدا کە خەڵک کێشەی دەرونی هەیە ئەو چارەسەریان کە، بەڵام خۆی کێشەی دەرونی کوشتوێتی، لە ئاخیری ژیانی خۆی انتحار دەکەن. بەتایبەتی لە سوید براکانم کە دیاردەی انتحار و خۆکوشتن هەر زۆر دیار و زەق و گەورەیە. وتمان دەوڵەمەندە، پارەی زۆری هەیە و خۆشی انتحار دەکەن. بگرە کتابیان هەیە، نووسینیان هەیە چۆنیەتی خۆ انتحارکردن. دەبێ وەکو شتێک چونکە دیار دەکە زۆرە، چۆن بتوانی بە ئاسانترین شێوە و بە زووترین شێوە خۆت لە ناوبەری. لە یوتیوب بڵاو بەتەوە، وەرە دەی ئێستا پەرداغێک نازانم ژەهرە چییە دەی خۆیتەوە بە زووی کۆتایی بە ژیانت دێ، بەلایەنەوە بۆتە شتێکی طەبیعی بەنا بەخوای گەورە. بۆ لە ژیان بێزارە، بۆ لە ژیان بێزارە، چونکە لەسەر ئەو سکەیە ناڕوە کە هەموو مەخلوقات لەسەری دەڕوە، لەسەری ناڕوات. هەموو مەخلوقات خوای پەروەردگار كل في فلك يسبحون وای داناوە کە تۆش لەسەر ئەو سکەی خوا بڕۆیت کە بۆی داناویت، دڵت بەم ژیانی دنیا خۆش، بۆ چکە دژبەیەک ناڕۆیت. بەڵام کەلاتدا لە ڕێگای خوا ژیان زۆر ناخۆشە، ژیان زۆر تاڵ دەبێت، دەتەوێت نەجاتت بێت. شوێنەوارێکی تری خراپ بریتیە لە هەدم نظام الأسرة، يعني لەناو ماڵەکان و خێزانەکان پەیوەندی خێزانێتی نامێنێ و شیرازەی خێزان هەڵدەوەشێت. ئەوە نییە وەکو لەناو مسلماناندا دەیبینیت. الأسرة الملحدة تعيش في تفكك وضياع، وهذا يؤدي إلى فساد المجتمع. يعني خێزانی ملحد، ئەوانەی کە ملحدن، ژیانێکی پەرش و بڵاو لێک هەڵوەشاوەیان هەیە، لێک هەڵوەشاون. بۆ چونکە کە ئینسان باوەڕی بەخوا نەبوو، ئایا پیاو ڕێز لە ژنەکەی خۆی دەگرێ؟ ڕێزگرتنی چی؟ مافی دەدا، مافدانی چی؟ بیری لێ دەکاتەوە باشە چی من بە دیار ئافرەتێکەوە دانیشتوم نەفەقەی بچێشە و مەسڕەفی بکە و خزمەتی بکە و خۆم لەوە بەستۆتەوە. ئەو هەموو ئافرەتە هەیە، بۆ هەر ڕۆژەی لەگەڵ ئافرەتێ ڕانەبێرم. کەژ نەدەبینێ پیاوەکەی وا دەکە، ئەویش دەڵێ چیمە من بە دیار پیاوەکەوە دانیشم کە حسام بۆ ناکە، ئەو هەموو پیاوە هەیە با منیش ڕابێرم. بۆیە ژنە لەوانەیە هەر ڕۆژە بۆی هەڵکەوێت لەگەڵ پیاوی ڕابێرە و پیاوەش بە هەمان شێوە. کە ژن و پیاوێک ئەوا بن، ئایا هیچ پەیوەندی دەمێنن لە بینیانەوە؟ ئەی کچ و کوڕیان چۆن دەبێ؟ کچ و کوڕ کە گەیشتە تەمەنی گەنجێتی تەواو خۆی حوڕ و ئازادە، کچە دەچێتە کوێ، کوڕە دەچێتە کوێ، چۆن دەژین؟ جارێکیان گەنجێکی مسلمان سویدی مسلمان بوو، بینیم، وتم دایک و باوکت مسلمان وتینە،
ئەو لە ئێمن بینی من کاتە لە ئێمن بووم لای شێخ مقبول بە ڕەحمەت بێ خوا هیدایەتی دابوو کە ئێستا سەبەبی هیدایەتە سەبەبی داوای ئەهلی سوننەیە لە وڵاتی سوید بە فەزڵی خوا و لە خەریکی تەفسیرکردنی قورئانە بە سویدی و هەرچی گەنجێکی ئەهلی سوننەی سویدیە دەیناسێت ماشاءڵڵا ئەبوو هەنا ئەسویدی وتم ئەی دایک و باوکو چۆن ئەوزان وتی وەڵا یاوتی باوکم لە سویدە و دایکم لە بەریتانیا یا بە عەکسەوە کوڕە لە یەمەنە باوک لە بەریتانیا دایکی لە سوید ئەی چۆن ژیان ئەوە هەر یەکەی بۆ خۆی ژیانی خۆی دەژی خێزانی چی ئەوە لە ناو موسڵماندا ئایا دوکانداری ئایا فەلاحی ئایا هەرچی هەیت ڕۆیشتی نیۆڕان دێتەوە ماڵی خۆ دیایواران دێتەوە دایک باوک کچ کۆڕ خوشک و برا هەمووی بەیەکەوە دادەنیشێن لەسەر یەک سفرە نان دەخۆن لەگەڵ یەک قسەی خۆش دەکەن یەکتریان خۆش دەوێت ڕێز لە یەکتر دەگرن ئاگایان لە یەکترە ئەوەی تر لەوانەیە باوکەکە لە شوقەیەکدا بمرێ کەس لە ژن و کوڕ و کچێر ئاگاشی لێ نییە مەگەر تەلەفۆنیان بۆ بکرێت فڵانە کەس مردووە چێ کوڕیەتی چێ کچێتی چێ ژنیەتی یا بەعکسەوەش ئێکە خێزان تێک چوو برا کۆمەلگا تێک دەچێت ئەوە هەمووی ئیلحاد کە تاک تێک دەدا دوای خێزان دوای کۆمەلگا هەمووی لە ناو دەبا شوێنەوارێکی خراپی تری ئیلحاد انعدام الثقة بين الناس لە ناو خەڵکدا بڕوا متمانە بە یەکتر نامێنێ کابرای ملحید متمانەی بە ملحیدی تر نییە ئەی تۆی مسلمان متمانەت بە مسلمان هەیە نیت بەڵێ هەت سیقەت بە برای مسلمان هەیە زۆر خۆشە کە لە ناو کۆمەلگادا لە ناو تاکەکانی کۆمەلگادا کە تیقەبوون هەبێ بە یەکتر تۆ دەچی قەرز دەدەیتە برای مسلمانت قەرزێ دێتێ دڵنیایت بۆ دەگەڕێنێتەوە بۆ چکە لە خوا دەترسێ ئیمانی هەیە دەیگەڕێنێتەوە لەناو ئەواندا سیقە نییە متمانە بوون بە یەکتر نییە و بە هەمان شێوە براکانم هەر یەکەی تەماشا دەکەین يخاف من أقرب شخص إليه لنزيكترين كز دترسيت كا ليو نزيك لنزيكترين كز دترسيت سيقاي بنزيكترين كسي خوينية چی بکەین براکانم یاخۆت بۆچی لەناو خەریکە لەناو ماڵی موسڵماناندا ئەم دیاردەیە بڵاو بێتەوە یەکەمیان نشأة الشخص في بيت خال من آداب الإسلام بەداخەوە یعنی گەنج و تاک خەریکە لەناو کۆمەلگای موسڵماناندا پەروەردە دەبێ ئەو ماڵە هیچ لە ئادابی ئیسلامی تێدا نییە نە باوک ئاگای لە ئیسلامە نە دایک ئاگای لێیە ئەمەش وردە وردە عاقبەت و شوێنەواری خراپ دەبێ پەنا بەخوای پەروەردگار ئەگەر وا بڕوات گەنجی موسڵمان بۆ توش دەبێ دیسان وتمان یەکەمیان باوک و دایکی ئەوەندە پابەندی دین نین و پەروەردەی منداڵەکانیان ناکەن دووەمیان ڕەفاقەتی گەنجی موسڵمان بۆ کەسانێکی مولحید و دوور لە دین ئەوەش هۆکارێکی توشبوونە بە ئیلحاد سێهەمیان خوێندنەوەی کتابی مولحیدەکان کە پڕیەتی لە شک و شوبهات و گومان کەمەش زەرەرە بە ناوی فەلسەفە و بە ناوی نازانم ڕۆمان و چی و چی زۆر شتەیە کە پڕیەتی لە ژار گەنجێک کە لە دینەکەی وەکو پێویست شارەزانی و دەچێت ئەو جۆرە کتابان دەخوێنتەوە لەو سەرەوە چۆن دەردەچێت مولحید دەردەچێت یا متابعەکردنی یعنی ئەو ماڵپەڕ و پەڕی مولحیدەکان شوبهات و گومانەکانیان و گوێ بۆ گرتنیان ئەوەش هۆکارێکە بۆی ئینسان لە دینەکەی هەڵگەڕێتەوە دەبێ وریابیت و هەروەها شوێنکەوتنی شەهوە و ئارەزوو فتريه الشهوة أن المصلحة في إباحتها گەنجانێکن وتمان حەزیان لە ڕابواردنە حەزیان لە زیناکردنە حەزیان لە مەشروب خواردنە دوایی دەڵێ وە دەری نایەنێ بەخوا هەر ئەو مەذهبی فلان ڕەفیقە باشترە کە دەڵێ هەر کاکە مەترسە قیامەتی چی و لێپرسینەوەی چی هۆکاری سەرەکی شەهوەتەکەی بوو دەیەوێت زینا بکە بەڵام تاوەکو بڵێ موسڵمانم لە سزای خوا دەترسێ
بۆیە دەڵێ با منیش واز بێنم و دەرگا دەکرێتەوە بەرەڵا دەبێ بەرامبەرم ئەو کاتە هیچ سنوورێک نامێنێت ئەو کاتە فەرق بە خوشک و دایکی خۆشی ناکرد دەڵێ ئەو کاتە ئاسانترە دەستکەوتنی حرام پەنا بەخوای پەروەردگار ماوەتەوە براکانم چۆن ڕەدی مولحیدەکان بدەینەوە دووشت یەکەمیان چۆن وێقایی خۆمان بکەین دومیان چۆن ڕەدی ئەوانش بدەینەوە هجووم بکەینە سەر ئەوە هەموو شوبها پوچەڵەکانیان هەڵوەشێنینەوە ئەمە دەیخەمە دەرسی داهاتوو ئینشاء الله تعالى تازە وای لێ هات دەرسی سێهێمیشتان لەسەرەوە پێ دەڵێم ئینشاء الله بۆ سبەی ئینشاء الله خۆی گەورە ئاسانی کە چۆن خۆمان بپارێزین و چۆن وەڵامیان دەینەوە وەکو لە دەرسی ڕابردوو ژوتم براکەم ملحد هیچی نییە لە دەستی بدا هیچی نییە لە دەستی بدا خاوەنی هیچ نییە تۆی مسلمانی خاوەنی کەنزیت خاوەنی گەوهەر و یاقوت و ئاڵتوونیت خاوەنی دینێکیت مای سەربەرزیتە بەختەوەریتە خۆشحاڵیتە لە دنیا و لە دوا ڕۆژدا کە ئەویش هەموو شتێکی لە دەستداوە دەیەوێت تۆش وەکو ئەوت لێبێ گومانت بۆ دروست دەکات لە هەموو شتێکی دینەکەت لە هەموو شتێکی دینەکەت هەر لە خواوە دەست پێ دەکات دوای سەبارەت بە پێغەمبەر صلی الله علیه و سلم شوبهە دروست دەکات دوای بەرامبەر قورئان شوبهە دروست دەکات بەرامبەر سنت و حەدیث شوبهە دروست دەکات بەرامبەر زانایان و مامۆستایان شوبهە دروست دەکات بەرامبەر بانخوازان شوبهە دروست دەکات بەرامبەر مێژوو تاریخی ئیسلامی شوبهە دروست دەکات بەرامبەر هەموو شتێکی تۆ دێ شوبهە و گومان دروست دەکات بەڵام یەک شت بزانە کە تۆ ئەو خوای باوەڕت پێیەتی چاو بنووقێنە و سوێند بخۆ بەو خوایە کە دینەکەی تۆ لە یەک مەسئلەشدا خەلەلی تێدا نییە دڵنیا بە سوێندت ناکەوێت بۆ بە تەحەداوە دەیڵێم سوێندت ناکەوێت براکە بۆ و نەبێ مامۆستاکان زیرەک بن مامۆستا موسڵمانەکان زۆر زیرەکن و دینێکی جوانیان داناوە ڕخنێ لە ناگیر نە برم چکە ئەو دینەی خوایە خوا ئەو دینەی تۆی لەسەری ئەو خوایە کە ئەو ئەرز و ئاسمانی دروست کردووە قووەت و هێز و زیرەکی ملحیدەکان لە بەرامبەر عەظەمەت و گەورەی خوا کە ئەو کەونەی دروست کردووە چەندێکە چییە هیچ نییە هیچ نییە هیچ دەی ڕێچکەکەی ئەوانیش لە بەرامبەر ڕێبازی ڕاستی ئیسلام ئەوایە هێزی ئەمریکا با بڵێن لە صناعەت و قووەت و داهێناندا لە بەرامبەر هێزی خوا چییە چەندێکە براکە هیچ نییە دەبەخوا ڕێچکەی ئیلحادیش لە بەرامبەر ئاینی ئیسلام ئەوایە کەواتە مطمئین بە بەڵام ئەو دێ هجووم دەکا وتم باشترین ڕێگا چییە بەڵێ خۆت تێی بگە بەڵام باشترین ڕێگا چییە ها کاکە تۆ هجووم کە سەری بڵێ وەرە جارێ پێش ئەوەی کە تۆ گومان دروستکەی و شوبهە فڕێدەی لەسەر خوا لەسەر ئیسلام لەسەر قورئان لەسەر حەدیث لەسەر موسڵمانان لەسەر بانخواز تۆ چیت عەقیدەی تۆ چییە ڕێگاکەی تۆ چییە کە دەتەوێت خەڵک بەختەوەرکەی ئەوم پێ بڵێ بەس ڕووی پرسیاری بکەیتێ فەشەل دەبێ و شەلەل دێنێ یەکسەر هیچی پێ ناکرێت چونکە هیچی نییە هیچ خاوەنی هیچ نییە خاوەنی هیچ شتێک نییە بۆیە دائیمەن ئەوانە لە پرسیار ڕادەکەن حەز ناکەن تۆ پرسیاریان لێ بکەیت حەز دەکەن بەس پرسیارکەن و شوبهە بکەن جا بۆ دەرسی داهاتوو ئینشاءڵڵا براکانم خۆی گەورە یارمەتی دەرمان بێ تاوەکەری ئەم باسە ئینشاءڵڵا باز دەکەین والحەمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين